ئێرە سەکۆی گەنجان دەمانەوێت لەگەڵ هاوڵێیان باسی کاریگەری گەنج بکەین لەسەر نیشتیمان لەسەر کۆمەلگا لێرکوانە خڕبووینەوە بە باسی ئەو بابەتە بکەین بەڕاستی بابەتەی گرینگە هەم کۆمەلگا هەم گەنج هەم نیشتیمان خۆمان براستێنین بۆی خەڵکەکەش بزانن ئەمە چین فەرموو کاکدانە. سوپاس من دانە لوقمانم قوتابی قۆناغی چوارەمی کۆلێژی زانستە سیاسیەکان و ئەمەش سەکۆی گەنجانە لەگەڵ ئێوە. بەخێر بێن. زۆر سپاس. من عەبدوڵڵا ئاسۆم خوێندکارم لە کۆلێژی زانستە سیاسیەکان لە بەشی سیستەمی سیاسی و سیاسەتی گشتیم. قۆناغی دووەمم زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. ئەمنیش داهێنزرارم قۆناغی سێ لە کۆلێژی زانستە سیاسیەکان. من کەنار جەمیل قۆناغی سێ لە کۆلێژی زانستە سیاسیەکان ئێرە سەکۆی گەنجانە بەخێر بێن. من سەرکار سەردار قوتابی کۆلێژی زانستە سیاسەکان لە قۆناغی دووەم ئێرە سەکۆی گەنجانە هەموو لایەک بەخێر بێن و خۆشحاڵ بووم بە دیدارتان. ئەمەش خۆشحاڵین ئەکید ئینشاڵڵا قسەی باشیش دەکەین و بینەرانیش زۆر ڕایان لێ دەبی. باسی چ بکەین یعنی تەوەری سەرەکی چ بیتن؟ بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەین وا بزانم پێویستمان بە پێشکەشکارێکە نازانم سەرتا باوەڕیان کەسێک لە نێو خۆماندا هەڵبژێرین کاندیدی هەڵیان بژێرین. ئەمن خۆم کاندید دەکەم جا با دەنگدان بی من پێم باشە دەنگ بێت دایان خان دەنگم زۆرە ئەمن بوومێ یاڵە مادەم دەست بە پرسیارەکان بکەین. کاکدانا پرسیارێک لە جەنابەت بکەم بەڕای تو بۆ چوونی تو گەنج توانیوێتی کاریگەریێکی ئەو تۆ لە تەواوی کۆمەڵگای کوردی بکات؟ بەڵێ سوپاس. هەمیشە گەنجان پاڵپشت و بناغەیەکی گرنگن بۆ پێشکەوتنی هەموو کۆمەلگایەک چونکە هەر کۆمەلگایەکە پێشکەوتوو ببێ کە سەقامگیری بۆ هەبێ کە هێزی هەبێ کە بەتوانا بێ لە هەموو ڕوویەکەوە بە توانا و بەورەی گەنجان بووە. ئەنی گەنج داینەمۆی هەموو گۆڕانکاریەک بووە و بۆیە ئەو گەنجانی کە وەکو ئێمە گەنج خۆمان گەنجی کە گەنجی تریش هەیە حتمما ئەم گەنجانە زۆر گۆڕانکاری دروست دەکەن. دەبێت لە چینی گەنجەوە ئێمە گۆڕانکاریەکان دروست بکەین. ئێوە تەمەشاکەن لە زۆر شوێن ئەگەر گەنج نەبێ دەستی کار نابێ ئەگەر گەنج نەبێ توانای ئەو وڵاتە نابێ توانای نیشتیمانی نابێ تەنانەت توانای بیرکردنەوەش نابێ کەواتە گەنج بناغەیەکە بۆ گۆڕانکاریەکان. خۆی هەر نە گۆڕانکاری بناغی هەموو شتەکە نەک تەنها گۆڕانکاری گەنج دەتوانین لە زۆر بوار کار بکەین لە زۆر شوێن ئیش بکەین لە شتیش ڕۆ بجێڕین لەو بەتایبەت سیاسی بەتایبەت ئەو فاکترانی کە کاریگەری ڕاستە خۆیان هەسە کۆمەلگا تایبەت ئێستا لە هەرێمی کوردستان کە زۆربەی زۆری ژمارەی دانیشتوان بەپێی ئەو ئەنجامانەی کە دەرچووە لە گەنج پێک دێت کە ئەمەش بەگومان گەنج لە هەموو کۆمەلگای کاریگەری هەیە بەتایبەت لە هەرێمی کوردستان چونکە زۆربەی زۆری ژمارەکان دانیشتوان گەنجن بۆیە کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی پرۆسەی ئابووری کۆمەڵاتی هەموو لایەنەکان دەبێت. دڵنیاییەوە بە لەدەستدانی گەنج کۆمەڵی دۆخی نەخواسترا ڕوبەڕووی کۆمەلگا دەبێتەوە. هەر کۆمەلگایەک گەربیەوەی گۆڕانکاری بکات دەبێت لە ڕێگەی گەنجەوە بیکات هەر بە خۆشان دەزانن و شارەزاییتان لێ هەیە لەبەر ئەوەی گەنج هەمیشە بیرۆکەی نوێ سەردەمیانەی پێەیە. بۆیە من پێم وایە گەنج هۆکارێکە بۆ بەرەو پێشبردننی وڵات و هەروەها گەشە سەندنی وڵات. ئێرەش پێمان دەرێن داهاتوو ئەمە داهاتی کۆمەلگای داهاتی وڵاتین. گەنج لە زۆربەی وڵاتانی جیهان دەبینین وای کردووە لە وڵاتەکەی خۆیدا کۆمەلگاکەی دەوڵەتەکەی خۆی بەرەو پێشەوە بواتن لە زۆر ڕۆ ئەوە دەبین وەکو لە ئەنجامدانی تەکنەلۆژیا و لە ئەنجامدانی زۆر بواری تری سیاسی با بڵێن بواری ئابووری بوارەکانی تری کۆمەلگا تو کاک عەبدوڵڵا دەبێت پرسیارەت لێ بکەم ئایا گەنجی ما ئەو توانایان هەیە کە وەک گەنجی وڵاتانی بتوانن داهێنان بکەن بتوانن شتێک بکەن کە نوێگەریبی بۆ وڵاتەکەمان ئەکید هەمانە بەس ئایا ئەدی دەستیان گیرەیە؟ ڕاست دەکەی ئەوەش زەڕوڕە هاوڕێیان لە بەتایبەتی لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان گەنج توانایەکی زۆر باشی هەیە دەبینین بەڕاستی لەو وڵاتی خۆمان گەنج چەند توانای خۆی پیشانداوە وەکو نمونەشمان زۆرە ینی لە هەرێمی کوردستان نمونەی یەکجار زۆرمان هەیە چ لە بواری ئابووری چ لە بواری پرۆسەی خوێندن چ لە بواری با بڵێن تەکنەلۆژیا لە بواری سەربازی لە زۆر بوارەکانی تری
هەر هەتا گەنجەکانی خۆشمانە هات دەزانجینی ئافرەتان ئەو شتانەی ئێستا دروست دەکرێت و چا دەکرێت هەر لە ماڵەوە لە گۆشەی زۆر تەسک دەتوانیویانە بەرهەمەکانی خۆیان زۆر پەرە پێ بدەن و بیخەنە ناو زۆربەی شوێنەکان چاوەی دەهات لە خۆیان بەکاربین ئێوە توانایە بەڕاستی هەندێک جار ئەو بیر و باوەڕە هەیە لە نێو گەنجانی سەر بۆ نمونە لە جاران ئیشێکیان دەکرد کە دەبیندرا چەند کەسێک چەند گەنجێک پێکەوە خڕبوونەتەوە یاخود کۆبوونەتەوە قسە دەکەن گەنجانی تریش تێکەڵ بۆ گفتوگۆیە دەبوون و ئەوەش کە هەندێک جار دەبینی چەند گەنجێک لە چواردە و یەکتر کۆبوونەتەوە شتێکەیە کارێکەیە بەیەکەوە دەیکەن ینی ئەمڕۆژ کە لە چوارچێوەی خۆشەویستی نیشتیمان لە چوارچەوەی کار پێکردن لەگەڵ یەک یاخود کارکردن لەگەڵ یەک جۆرێک لەم ستایلە هەیە لە نێو گەنجان بە تایبەتی من لەو ماوەیە چەند نمونەیەکم بینانی گەنجێک کارێک دەکا پرۆژەیەک دوکانێک شتێک دادەنێ چەندان هاوڕێتر لەگەڵ خۆی بۆ ئەو پرۆژەیە دەهێنێ ئەوەش سوودی هەیە زۆر ئەگەر سەرنج بدەین بۆ نمونە بەشێک لە وڵاتە بیانیەکان یعنی پشت بە تواناکانی گەنج دەبەستن یعنی داوای گەنج دەکەن داوای پەنابەرێک دەکەن کە تەمەنی لە نێوان 18 بۆ نمونە 30 ساڵدا بێت نەوەک لە سەروی 45 ساڵ بێت دەستی کاریان دەوێت بۆ نمونە وڵاتێکی وەکو کەنەدا کە زۆر جەخت لەسەر گرنگی و ڕۆڵی گەنج دەکاتەوە و هەروەها من بەداخەوەم کە تاوەکو ئێستا گەنجەکانی خۆمان کاتێک ڕوو لە وڵاتانی تر دەکەن زۆر کار دەکەن کە لە هەرێمی کوردستان کوڵی پێیان عیب بۆ پێیان شەرم بۆ بیکەن بەداخەوەم بۆ هەر لەسەر قسانی جەنابەت ئەمە پێشتر دەمانگۆ زەڕێک خاچوەتە نادەین بە قەسری قەیسەری باش ئەو خاکەرە و خاکی ئاو هەر ئەو ئاوەیە ئەو نیشتمان هەر ئەو نیشتمانە ڕەنجینەیە کە فێری کرابوون بەس ئالۆ دەچینە وێندەر کە پێشتر قەسر بوو نەمان دەویست ئێستا کە بە خراپەی وێندەریش ڕازین کە وڵاتی خۆمان زۆر زۆر لە وێندەر باشتر لە زۆر هۆ بابەتە چکە جێ سەرنجە کە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر ڕەنجی دایتەوە کەمبوونەوەی خۆشەویستی نیشتیمانە لە لای گەنجەکانمان بەگشتی هەموو حاڵەتیان بە تایبەتی ئێمە ناوی بڵێن کە ئینتیمای نیشتیمانی هەر نەماوە یاخود خۆشەویستی بۆ نیشتیمان هەر نەماوە تا ڕادەیەک ماوە ئەوەش دەگەڕێتەوە لە بە ئەوەی کە ئەوە نیشتیمانی خۆمانە یعنی بە نیشتیمانی خۆمانی دەزانی وەکنەوە پێی دەڵێن نیشتیمانی دایک بۆیە کاتێک هەندێک لە کەس و کارەکانمان دەبینین کاتێک سەفەر دەکەن بۆ وڵاتانی دەرەوە یعنی دەیانەوە بزوو بگەڕنەوە ئێرانە چونکە بە نیشتیمانی خۆیان دەزانن بە ماڵی خۆیان دەزانن دێکوانە ئاسودن تریشیە زۆر دەبێت سەرنجی بخەینە سەر ئێمە باسی هەر وا تێدەگەین کە کەسێک با بڵێن لە پێشمەرگەیە یاخود کەسێک لە بواری سەربازیە تەنها ئەو چەکەڵ بگرێت تەنها ئەو ئینتیمای نیشتیمانیە نەخێ بەم شێوێنێ ڕاستە ئەو ئینتیمای نیشتیمانیە بەڵام لە بوارێک کە بواری سەربازیە بەڵام ئینتیمای نیشتیمانی ئەوەشە کە دەبینین ئێمە کۆبوونێتەوە ڕۆ ئینتیمایەکی نیشتیمانی واجارێکتر بە بیر و دەرونی خۆمان دەخوێنین پەرە بە تواناکانمان دەدەین یعنی هەوڵ دەین سوودێک بگەینین بۆ نیشتیمانی کە تێیدا دەژین توانای گەنج کە گەنج توانایەکی تایبەتی هەیە دەبێت و بیر لەوە بکەیتەوە کە لە نیشتیمانی خۆت سرف بکەیت بۆ نمونە تۆ زۆر جار دەبینی گەنج هەیە کۆچ دەکات سەفەرێک دەکات ئەمان ئەو وڵاتەیە دایمەن کار بۆ گەنجەیە دەکات خوێندنی پێ دەکات ئیشی پێ دەکات ئەمە دەبێت ئەم گەنجە لە نیشتیمانی خۆی بیکە چونکە گەنج چی لە نیشتیمانی خۆی دەوێت کە باز لە سەقامگیری دەکات لە نیشتیمانی خۆی دەوێت داهات لە نیشتیمانی خۆی دەوێت کارکردن و پێکەوە ژیان لە نیشتیمانی خۆی دەوێت کەواتە ئەوەی کە بۆ دەرەوە کۆچ دەکا ئەوە نیشتیمانی خۆی نییە ڕەنگە بڕواژ ماوەیەکە بەڵام دڵی لەلای نیشتیمانی خۆیەتی بەڵێ بێگومان دەچینە دەرێ خۆمانێ زوبینەوە سەبارەت بەوانەی کە ئایا هەر ئەو نیشتیمانینە بێگومان هەر ئەو نیشتیمانەیە بەڵام ئێمە دیچاری خەیرانی وشیاری بووینەوە بەداخۆ لای گەنجەکانمان بڵێ بەداخۆ گۆڕانکاری زۆر تێدا بە کورتە چیرۆکێکیش بجێرمەوە زۆر کاتەیە من لەگەڵ بابم هاتچۆی کۆلێژ دەکەم ڕۆژێکیان لێم پرسی وتم باوە هەیە ئینتیما لە کۆندا کوو بوو سەبارەت بە ئەوە قسەی بۆ کردم کە کاتێک هەڵستان و ڕژێمیان بە دەرەوە زۆربەی سەربازگەکانی ڕژێم کەوتە دەست خەڵکی و هەروە گوتم هەیە ئەنگۆ بۆ چەکەکانتان نهێناوە کەرستە سەربازیەکانتان نهێناوە بیفرۆشنەوە یاخود خۆتانی پێدەوڵەمەند گوتی ئێمە لەو کاتەدا هەموو کوو بڵێ مێشکمان لای سربەخۆیی کوردستان بوو ئێمە دەمانویست کوردستانێک دروست بکەین کە بەقەڵەم پێش بکەوێت نەوەک بە چەک یعنی من ئەوم زۆر پێخۆش بوو کاتێک بۆیە من هەموو کات جەخت لەوە دەکەمەوە ئێمە دیسان دووبارە پێویستمان بەفکرە و هەروەها چۆن بڵێن بیرکردنەوەی پێش ساڵی 1990 چونکە لەو کاتەدا ئینتیما لای
خەڵکی زۆر بوو بە تایبەت لای گەنجەکانمان بە تایبەت لای بەتەمەنەکانمان هەموو شتێک هاوڕێیان پرۆسی خوێندن بە تایبەتی کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی خۆشەویستی بۆ نیشتیمان بە تایبەتی لە لای منداڵەکانمان پێشتر کاتێک ئێمە لە قوتابخانە بووین وەختە دەستزانن وانەیەکمان هەبوو بە ناوی سرود کۆمەڵی سرودی نیشتیمانی تێدا بوو هەموو ئەو سرودانەمان لەبەر دەکرد لە گۆڕەپانی قوتابخانە هەموو هەفتەیەک لەگە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ئەو سرودانەمان دەگوتەوە بەڵام ئێستا هاوردەمان بۆ بەڵام ئێستا هەلو ڕۆژانە سوالم لە منداڵێک لە برازایەکەی خۆم کرد کە گوتم وانێکتان هەیە بە ناوی سرود گوتی ناوەڵەنیتمان کە پۆلی پێنجی سەرەتاییە ئەگەر هەشتەکان گەوری دەگرن بەڕاستی جێداخە ئەو کە ئەو وانەیە نمایە و ئێستا کۆپلەیەکی سرودی نیشتیمانیشی دەبەرنی ئەو منداڵە چۆن بتوانێت نیشتیمان زیاتر بەستە منداڵەکانیان فێری چ بن زمانی ئینگلیزی زمانێکی بیانی فکرەوەی ناکەنەوە کە دەبێت ئەو منداڵەکەمان وا پەروەردە بکەین سوود بەو کۆمەڵگایە بۆ نیشتیمانە بگەێنێ لەگەڵ ئەوەش کە نیشتیمانی خۆش بوێ تۆ ناترسی لە هیچ شتێک منەوە کات ئێستا کە ئێمە بەرە و وەرزی بوهار و نەورۆز ئەڕۆین ئەو نمونەم لە ساڵانی 2014 لە دوای ئەوەی کە داعش هات ئیتر کە داعش خۆتان نەزان ڕێکخراوێکی تیرۆریستی مەترسی بوو خەڵک لە گیانی خۆی ئەترسا لە ئەمن و ئاسایشی خۆی ئەترسا ئەمە ئەو کاتە داعش مەترسی هەبوو بۆ سەر دەوروبەری دەشتی مۆسڵ و دەشتی نەیناوە کەڵک و زۆر شوێنی تریش ئیتر خەڵک گەشتی دەکرد ڕاستە کە داعشیش نزیک بوو ڕاستە کە مەترسیشێ بەڵام خەڵک گەشتی دەکرد لە زۆر ئەوانەیە کە من دڵنیا بوو گەشتکردنەکەیان بە ئەوە بکە متمانەیان بە نیشتیمانی خۆی هەیە متمانەیان بەهێزی ئەو شتانە ئەمە ناڕوخێنن ئەمە ئەڵێن گەنج توانایە گەنج ورەیە گەنج قەڵایە بۆ نیشتیمان حتمما ئەمە نمونەیە ئێمە مەترسی تیرۆرمانەیە مەترسی داعشمانە خەڵک لە ئەمن و ئەمانی ئاسایش ڕەنگە بۆ شێوەیە نەبێت لەو دەوروبەرە بەڵام خەڵک گەشتی خۆشی دەکەن چکە متمانی بە نیشتیمانی خۆی ئەو خۆشەویستی زۆر مهمە و هەروە هەر سەبارەت بەوە من بەڕاستی زۆر جەخل لە گرنگی کەرتی پەروەردە دەکەمەوە لە بەرزکردنەوەی ئینتیمای نیشتیمانی هەروە کەنارخان باسی لەوە کرد ئێمە هەموو شەمەیەک لە گۆڕەپانی قوتابخانەکە ڕادەوەستین سرودمان دەوتەوە ڕێزمان لە ئاڵاکەمان دەگرت ئێمە دەبێت ڕێزەوە بگرین ئێمە خاوەنی جلوبەرگی فەرمی خۆمانین ئێمە خاوەنی زمانی تایبەت بە خۆمانین ئێمە خاوەنی ئاڵای خۆمانی بەڕاستی دەبی خۆشمان بێ و هەروەها کەرتی پەروەردە لەم کابینەیە بەڕاستی دەستیان خۆش بێ وەزیری پەروەردە سەرەتای دەوام دوو هەفتە دایناوە بۆ بەرزکردنەوەی ئینتیمای نیشتیمانی بۆ ناساندنی کەلتوری کوردی دابوونەریتە کوردی هەنگاوەکی زۆر جددی و باش کاریگەری هەبێت ئەکید هەر نەک لە بواری خۆشەویستی نیشتیمان هەتا لە بواری مادەی هۆشبەر لەمە ئەو بوارانە دوو هەفتەیان دانابوو بۆ ئەوەی کە قوتابیانی سەرەتایی هۆشیارکەنەوە لەگەڵ لێرەشدا دەمێت نیشتیمان داهێنخان شتێکی تر هەیە ئێمە بۆ لە نیشتیمان کەم کەینەوە ئەم نیشتیمانەیە هاوبەش ئێمە لەگەڵ ئەم خاکەیە هاوبەش بووینە ڕاستە ئەوەشی کە ئێمە دەمانەوێت لێ کەمکەینەوە زیانە بە خۆمان ڕاستە ئێمە دەبێت کە باشەمان دەبێت کە تااقەت و کە ئەوەی توانای گەنجی خۆمان دەبێت باشەکان بڵین بۆی چاوەڕی کەمێک کادوەرگری نەگەریەوەش بێتان باششای ئەوە کەش بکەین ڕاپرسێکێکە لە کۆلژەکەی خۆمان کردمان لە کۆلیژ زانستە سیاسەکان ڕاپرسێکی زۆر باشمان کرد هیوادارم بە هەمومان سەیری بکەین فەرمونون. لاوانی ئامادەبووی بەرنامەی سەکۆی گەنجان کە لە هەمان کاتدا قوتابی کۆلێژی زانستە سیاسیەکانی زانکۆی سەلاحەدینن ڕاپرسیەکیان سەبارەت بە گەنج و ئینتیمای نیشتیمانی ئەنجامداوە و بە شێوەیەکی ئەلکترۆنی ڕاو بۆچوونی 242 کەسیان لە لاوانی زانکۆ و پەیمانگاکان و دەرەوەی ناوەندەکانی خوێندن وەرگرتووە کە لە نێوان هەردوو ڕەگەزی نێر و مێدا بووە. 54% مێ و 46% نێر بەشداریان تێدا کردووە کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 30 ساڵ بووە. مامۆستایانی گەنج و قوتابیانی زانکۆ و ئامادەیی و لاوانی بێکاریش بەشداریان تێدا کردووە. لە بەشێک لە ڕاپرسیەکەدا لە وەڵامی پرسیارێکدا کە ئایا پێت وایە هەرێمی کوردستان نیشتیمانی هەمووانە زۆرینە بە نیشتیمانی هەمووانی دەزانێت لە بەرسەوی ئەو پرسیارەدا کە ئایا ڕێز لە بەهاو سیمبۆلی نیشتیمانیەکان دەگری 67% واتە زۆرینەی ڕەها بە بەڵێ و 23% تاڕادەیەک و تەنیا 24% وەڵامی نەرێنیان داوەتەوە. لە وەڵامی ئەو پرسیارەشدا کە ئایا پارتە سیاسیەکان هۆکارن بۆ کامە لەمانە 50% پێیان وایە هۆکارن بۆ نەهێشتنی متمانە و 17% بۆ بەهێزکردنی متمانە و 33% بۆ لاوازبوونی متمانەی گەنجان بە نیشتیمان. لەمەڕ ئەم پرسە کە ئایا نیشتیمان پێویستی بە گەنجان هەیە 88% بە بەڵێدەنگیان داوە و
هەر لەم چۆنگەیەوە سەبارەت بە جێهێشتنی کوردستان لە کاتی هەبوونی دەرفەتدا وەڵامەکانیان نەرێنی بووە 43% بە بەڵێ و 37% بە نەخێر و تەنیا 20% بە لەوانەیە وەڵامیان داوەتەوە. سەبارەت بە پرسێکی گرنگی وەک ململانەی نێوان هەرێم و حکوومەتی ناوەندی 64% گەنجان ئاگاداری کێشەکان و ئەمەش نیشانەی هۆشیاری گەنجانە سەبارەت بە پرسە هەستیارەکان. لەمەڕ ڕۆڵی ناوەندەکانی خوێندن گەنجان تێبینیان هەیە و پێیان وایە کاریگەریەکانی لاوازە. هەر بۆیە 48% بە تاڕادەیەک وەڵامیان داوەتەوە و 50% بە لاواز و 37% پێیان وایە ئەم ناوەندانە ڕۆڵیان کەمە. هاوڕیان سێری ئەو ڕاپرسیەمان کرد بەڕاستی ڕاپرسێکی باشە کە کردیتمان تاوای کۆلێجەکەمان دەمێ پێتان بڵێم ئایا شتێک زۆر کاریگەری لەسەرتان هەبوو لەو ڕاپرسیە ئێستا بۆ نمونەدانا تو شتێک زیاتر گرنگی ئەوەی فۆکسی خستە سەرت کە گرنگ بی زۆر پێم سەیری بۆ شتێکی باشە ینی گەنجی ئێمە ئاگاداری ململانی سیاسیەکانە شتێکە کە گەنجی ئێمە هوشیارە چاوەڕی ئەوەی کە گۆڕانکاری بکرێ چاوەڕی ئەوەی کە بارودۆخێکی ناخۆشە خۆش بکرێ پێشنیاری هەیە ڕاستپاردەی هەیە ئەگەر گەنجێک ڕاستپاردە و پێشنیان و قسەی نەبێ پرۆژەیەکی نەبێ فکرەیەکی نەبێ بۆ ئەوەی کە نیشتیمانی خۆی زیاتر خۆش بێ ئەوە ناکە کە ئاگاداری ململانی سیاسیەکان بێت ئەمە خاڵێکی دڵخۆشکەرە بەڕاستیوە ئەدی کەنارەت و تەرکیزی بردی کە شتێکی مهم بی یەکێک لە پرسیارەکان ئەوە بوو سوۆسیال میدیا کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوە یاخود نزمبوونەوەی ئیجتیماعی نیشتیمانی ئەوە سەرنجی ڕاکێشام کە ڕێژێکی زۆر کە 1970 بوو بە بەڵێ وەڵامیاندا بووە بێگومان کاریگەری هەیە چونکە لە ئێستادا ئەگەر تەماشا بکەیت لە سوۆسیال میدیا چەندەها پێیج چەندەها کەناڵ ئەجا هەندێک هەیە بێلایەن هەندێک هەیە بێلایەن ئەو زۆر کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی چونکە ئێستا زۆربەی زۆری هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان بێجگە لە گەنجەکان سوۆسیال میدیا بەکاردێنی ڕێژێکی زۆر زۆریش قسەکەی کەنارخانیش ئەبێت گەنجی ئەمە جیاوازی لە هەندێک شتێ بکە جاری وهەیە سوۆسیال میدیا هەندێک شتی بڵاو دەبێتەوە دەبێت خۆی بەدور بگرێت لەم شتانە هەندێک بابەت هەیە بڵاو دەکرێت و تا خۆت پێیوەست ڕاستەکە سەرکار ئەتوو شتێک زیاتر گرنگی هەبوو لەلات لەو ڕاپرسی بچکە بەڕاستی ڕاپرسێکی زۆر باش بوو هەم پرسیارەکانی باشن بەگشتی ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوە بوو کە لە یەکێک لە ڕاپرسەکان ئایا پێ دوایە گەنج ڕۆڵی هەبێت لە داهاتی هەرێمی کوردستان ڕاستی ینی خۆشبەختانە لە سەدا شێساری واتە زۆرینەیان پێیان وابوو کە گەنج ڕۆڵی هەیە لە داهاتی هەرێمی کوردستان بۆیە دەکرێت بڵێن هێشتا گەنجی گەشبینمان مایە گەنجەکانمان بێئومێد نەبوونە لە وڵات کە بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە جا نازانم لا ئێوەش ئایا ئێوەش پێتان وایە یاخود نەخێر ئەدی عەبدوڵڵا تو شتێک زۆر تەرکیز کرد بەڕاستی ئەوەی سەرنجی منی زۆر ڕاکێشا دوو خاڵی سەرەکی بوو خاڵی یەکەم دەمەوێت باز لەوە بکەم کە بەڕاستی زۆر دڵخۆشین ئێستا گەنجی وڵاتەکەی خۆمان لەم ڕاپرسیانە تێدا بەشدار دەبێتن لەسەر داهاتووی خۆی و لەسەر داهاتوی وڵاتەکەی ئەوە زۆر بە تاکید دەنگ دەداتن و خەمی وڵاتەکەیتی بە تاکید ئەگەر خەمی وڵاتەکەی نەبی ئامادە نییە بابێ لێپرسینەوەی یاخود ئامادەکاری تێدا نییە بۆ ئەوەی کە وا بکاتن خەمی وڵاتەکەی خۆی لە دڵ و دەرونیدا جێگەی نەبێتەوە بە تاکید ئەوە خۆشەویستی نیشتیمانەکەیتی کە وای لێ دەکاتن ڕەخ نەبگرێەوە وای لێ دەکاتن با بڵێن دەستخۆشی لە ڕامپرسیە بکاتن ئەوەش خاڵێکی زۆر گرنگە خاڵی دووەم بوون بازی بکەم کە با بڵێن لەکێک لە پرسیارەکان ئایا ناوەندەکانی خوێندن تا چەند کاریگەریان هەبوو لەسەر ئینتیمای نیشتیمانی بەڕاستی زۆر دڵخۆشی بەڕاستی خەڵکێکی زۆر بە چ گەنج و بە پیر و بەلاو بە ڕێژەیەکی زۆر دەنجیان بە بەڵێ داوە کەوەش جێگای دڵخۆشیە وای کردووە کە گەنج وا بکاتن خوێندن بکاتە بنەمایەکی سەرەکی بۆ پێشخستنی وڵاتی خۆی قاوەکانمان با بخۆین پێشەوەی سار بتەوە دەشمەوە پرسیارێک لە سەرکاری بکەم سەرکارە تو باسی قوتابخانەکانت کرد باسی کەرتی پەروەردەت کرد بەگشتی حکوومەت چ بکە یان چ شتێک باشە بیکە لە ئەوەی پەرەی زیاتر بە خوێندگاکان بدرێت بە تایبەتی بنەڕەتی چکە بنەڕەتی هەمومان دەزانین بناغەیە بۆ تاکێکی وشیار بۆ گەنجێکی بەتوانە لە داهاتوودا بەڵێ بێگومان بەداخۆم کە گەنجەکانمان لە ئێستادا لە هەرێمی کوردستان خۆیان بە نزمتر دەبینن لە ئازنەتەوەکان یان یاخود ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆیە پێویستە نەک حکوومەت ئێمەش هەوڵ بدەین
بە برزکردنەوەی ئینتیما لای گەنجەکانمان یعنی حکوومەت پێویستە وەڵامی داواکاریەکانی گەنج بداتەوە و هەروەها دابینکردنی ژیانێکی شایستە بۆیان وا دەکات کە گەنجەکان بیر لە کۆچکردن نەکەنەوە یاخود بیر لە چۆن بڵێن جێهێشتنی وڵات نەکەنەوە و هەروەها بەشداری پێکردنیان لە کار و پرۆژەکانی حکوومەت ڕێگە چارەیەک دەبێت بۆ بەرزکردنەوەی ئینتیمای نیشتیمانی و هەروەها چەسپاندنی خۆشەویستی نیشتیمان لە دڵی هەر تاکێکی کۆمەڵگەدا تریش زۆر هەیە داهاتوو ئەو شتێک کە مرۆڤ چاوەڕێی دەکات چاوەڕی شتێک دەکات کە لە داهاتوو سوپرایزێکە بۆی دروست دەبێت بەڵام لای ئێمە گەنجی کورد شتێک کە زۆر جێی دڵخۆشیە ئەو چاوەڕێی داهاتوو ناکە ئەو چاوەڕێی ئەو شتە لە داهاتوو دەکات کە ئەمڕۆ هەوڵی بۆ دەدا ئەمڕۆ کە کاری بۆ دەکا ئیشی بۆ دەکا اینجا بۆیە گرنگە کە لایەنی پەیوەندیدار حکوومەت وا بکە کە گەنج دانەبڕێ لە نیشتیمانەکەی باشە کار دانەڵی تو لەسەر ئەوە بزانم حکوومەت پێویستە چ ڕێکارێک بکە بۆ ئەوەی ئینتیمای نیشتیمانی لەسەر دڵ و درەلوونی گەنج بەرز بکاتەوە لە وڵاتی خۆمان وای هاوڕێ ئەم نیشتیمانەیە خۆ دەگەر سەیرەکەی قوربانی دراوە ناڕەحەت بووین ئازارمان چەشتووە ئاوارە بووینە تێیدایی بەڵام دوجار هەر گەڕاویتنەوە ئەو نیشتیمانە کەواتە ئێمە و نیشتیمان هاوبەشین لە فکر لە مێژوو لە کللتور لەگەڵ ئەوەش ئێمە هاوبەشین لەگەڵ خاکەکەی کە بەبێ ئەو خاکەی ناتوانین دابڕین لەسەر هەمان قسەکانی توش ئەو گرنگی خاکەی بەڕاستەمەوە پرسیارەی لە کەناری بکەم تو باسی پەروەردەت کرد ئایا تەنها پەروەردە و قوتابخانە ڕۆڵ دەجێڕێ یان ئایا خێزان دەوروبەرەکەی ژینەکەی لە بەتوانابوونی گەنجەکانمان یاخود لە خۆ ئەو خۆشەویستی نیشتیمانەی کە چۆن پەرە پێ بدەین لە هەناو دڵی منداڵەکانمان بەڕاستی بێگومان چۆنیەتی پەروەردە یەکەم جار لە لای خێزان و دەست پێ دەکات اینجا لە قوتابخانەکان و لە کۆلێژەکان و لە ناوەندەکانی تر بێگومان لە ژینگە هەر یەکێکمان کە لی پەروەردە دەبین جیاوازە لە ئەوەی تر بێگومان ئەو ژینگەیەش دایک و باوک دەیڕەخسێنێت خێزانەکەی دەیڕەخسێنێت خۆشەویستی ڕاستە بە وشە شتێکی بچووکە بەڵام لە دڵ و دەرونی ئێمەی کورد پانتاییەکی گەورەی داجێت هەم لە ڕابردوو چەندین قۆناغی جیاوازی تێپەڕاندووە بەڵام ئەوەی ئێستاش کە لە نێو ئێمەی کورد هەیە بە تایبەتی لای گەنجانی ئێمە خۆشەویستی ئەو نیشتیمانە من بە بێوێنەی دەبینم بێگومان هەندێک جار خێزان بە دایک و با و خوشک و برا ئەوانە کاریگەری دروست دەکەن لەسەر زیادبوونی ئینتیمای خود کەمبوونەوەی ئینتیما خۆشەویستی بۆ نیشتیمان کەناخان ئینتیمای نیشتیمانی کاتێک دروست دەبێت لە نێو دڵی گەنجدا وابەستەی خاک و نیشتیمانەکەی خۆی دەبێت ئەووا دەکاتن کە کاتێک وابەستەی خاک و نیشتیمانەکەی خۆ بوو ئەو گەنجە زیاتر خزمەت و پێشخستن بە وڵاتەکەی خۆی ئەنجام بدات. تو عەبدوڵڵا سەرکار قسەی خۆشی لە جێڕاینەوە جارەکەی کە گوتی لە شۆستە کە دەڕۆیشتم زوو بالۆمانی باس کات وچکە بەڕاستی سەرنجڕاکێش بوو ڕۆژێکیان دەڕۆیشتم لە گەڕەکێک بینیم کۆمەڵێک زبل و خاشاک لەسەر جادە کەوتبوو بەڕاستی سەرتا تێش بەڕیم ها ڕاستیت پێ یعنی گرنگی پێدا بەڵام چەند مەترەکە لەی دوور کەوتەوە بست ئاسوودە نەبووم گوتم ئێستا ئەوە لێرە بڕاستی سیمای جەیەکەی تێکدا بوو یعنی من خودی خۆم گوتم با من هەست بە بەرپرسیارەتی بکەم بەڕاستی یعنی چۆن دەبێت ئەوە لێرە بەجێ بێڵم لە دەرگای ماڵێکمدا گوتم بێ زەحمەت ماسیعەکەم بدەنێ بردم وڵی شوێنەکەم خاوێن کردەوە جاکە گەڕامەوە خاوەن ماڵەکە بەڕاستی دەستخۆشی لێ کردم و چەند کەسێکی دەوێ بوو دەستخۆشیانێ کردم بۆیە من پێم وایە یعنی هەستکردنی تاک بە بەرپرسیارەتی زۆر گرنگە لە خۆمانەوە لە خۆمان ئەوە ئینتیمای نیشتیمانی ئەو ڕۆژی دڵخۆش نەبووی ینی هەستت بە ئومێدەک نەکرد سیرکە هەر لەو کاتەدا من تەلفۆن بۆ داین خانش کرد گوتم شتێکی ئاوا ڕوویدا ئەوی زۆری پێخۆش ینی نمونەی جوانە بەڕاستی نمونەی سەرنجڕاکێش هاوڕێیان ئینتیمای نیشتیمانی ئەو نمونە جوانەی کاکسەرکاری وای سەلمان ئینتیمای نیشتیمانی لە خود و دەرونی خۆمان بوونی هەیە بەڵام زۆر جا ئێمە هەست پێ ناکەین هەستیشی پێ دەکەین بەس بەڵام کووە ڕەنگە ئەو دەوروبەرەی یان ئەو شتانی کە بەسەرماندا هەی لاوازی کردبیتن بەس دەبی ئەمە هەوڵ دەین بە هەر زۆرێک بیتن و خۆمان لێ بێتەوە ئەو ڕاستەقینەی کە هەیە نمونانش کە گوێبیست ڕەسەن بینەوە ڕەسەن بەستی پێم وایە نیشتیمانی ئەمە لەگەڵ زۆر نیشتیمان جیاوازە کۆمەلگەی ئێمە ڕۆلی پێشمەرگەمان بینیوە ڕۆلی دکتۆرمان بینیوە ڕۆلی تەنانەت چەندین کەسایەتی و کارکتەری ترمان بینیوە ئێمە ئەو کاتێک کە مەترسی لەسەر نیشتیمانمان هەبوو ئمە بە مەترسی لەسەر خۆمانمان دادنە ئێمە دەمانزانی ئەو مەترسی کە هەیە لەسەر هەمومانە نەمان دەگوت ئەمە مەترسیە لەسەر دەسەڵات ئەمە مەترسیە لەسەر
فلانە کەسە لەسەر شتێک ئەمە نیشتیمانی خۆمانە ئەوەی کە تێیدا دەژی ئەوەی کە گەورە بۆ ئێمەین جەناب کاکدانە نمونەشی جوان بینمەوە بەڕاستی لە ڕابردوودا لەسەر ئەو مەترسیی نیشتیمان کاتێک دروست دەبێتن و باسی ئەوشم کرد کە لە نێو خودی خۆمان ئیتیمای نیشتیمانی هەیە بەڕاستی ئەوە جێگای دڵخۆشیە لە ڕابردوودا بینیمان لە ساڵی 1991 پێش هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کاتێک حکومەت دروست بێت لەو ماوەیەدا با بڵێن کاتێک هێڵی 36 دروست کرا حکومەتی عێراق ئیدارەی خۆی لە هەرێمی کوردستان کشاندەوە لەو کاتەدا بۆشایەکی ئیداری دروست بوو لەو سەردەمەدا بەڕاستی جێگای دڵخۆشیە لەو سەردەمەدا بەبێ موچا بەبێ هیچ بارێکی مادی مامۆستایان و بەڵێ بەبێ هیچ ئیمتیازاتێکی مادی مامۆستایان و خۆبەشێوێکی خۆبەخشانە دەوامیان دەکرد کە ئەوەش جێگای دڵخۆشی بوو بەڕاستی بەبێ هیچ ئیمتیازاتێکی مادی وەربگرن ئەمن بۆ چونم وایە کە بەڕاستی ڕەنگە ئێستاش ئەو توانایەمان هەبی کە بە خۆبەخش بۆ وڵاتەکەمان کار ئێستا ئەمن لە خۆم ڕادەبینم کە بە خۆبەخش کار بکەم و ئەکیدم لەنگۆش و هیوادارم لە بۆ بەرنامەی دیکە و لە بۆ دانیشتی دیکە زیاتر قسە لەسەر بابەتەکەی بەداخەوە کاتمان هەر ئەوەندە بوو بەس هیوادارم ئەو بابەتانە جددی بین و پەرەی پێ بدەین و هەوڵدەین نیشتیمانەکەمان خۆشتر بێت لەسەر هەموو شتێکەوە بە دڵنیاییەوە هەوڵ نەدەین نیشتیمانمان فێر ناکەین ئەگەر ئیتیمای نیشتیمانیشمان نەبووە لێرە کۆنە دەبووین با بیرکردنەوەمان جیاواز بیتن بەڵام بە ئاسو بیرکردنەوەمان ئەو کوردستانە بکێتی با کوردستان بە هەموو جیهان بناسێنی بیرکردنەوەمان جیاواز بێ بەڵام هەموو لە چوارچێوەیەک بێ ئەکیت باخەبەر بکەین بۆ دادپەروەری و دیموکراسی نیشتیمان دایکە ئێمە کە دوورین لە دایک دەمانەوێت ببینین کە دایکمان شتێون دەبێ حەز دەکەین بگەڕینەوە دایک کەواتە نیشتیمانی ئێمە ئەوەی کە لە دەرەوە حەز دەکا بگەڕێتەوە و ئەوەی کە لێرەشە نابێ بیری لەوە بێ کە بڕوا و دایکی خۆی بەجێ دەڵێت ڕاستە دەستان خۆش دەستان خۆش.